لە ساڵی 2007ەوە ناوچەی پیشەسازی خەلیفان دروست کراوە، بەڵام تا ئێستا ڕێگاوبانەکەی چاک نەکراوە. کاسبکارانیش لە بەدەمەوە نەهاتنی حکوومەت نیگەران و باس لەوە دەکەن خراپی ڕێگاوبانەکان کاریگەری لە سەرکاری ئەوان کردووە، چونکە شۆفێران بەهۆی خراپی ڕێگاوە نایەنە ناوچەی پیشەسازی و ڕێگاکەش لە وەرزی زستان هەمووی دەبێتە قوڕ و هاوینانیش دەبێتە تۆز و خۆڵ. بە قورئان زەمان ڕێگاوبانەکان سیارە هەر نایەنە سناعی لەبەر ڕێگایەکەی ئەوە ئەسنە دیانە ئەسنە هەریدێ نایەنە نەسناع سناعەکەی وەک ڕێگایەکەی ئەرێ وەڵام ماوە نابینەوە سناعە چۆ لە کابرا سیارە بە دووسێ دەفتەری کڕێ نایەتە سناعی لۆ بەنزیلۆ هیچ نایەتە سناعی. ئەرێ وەڵام ماوادە هەموو شتیان پێداین و هیچیان نەکرد. مازادەکە تەماشای وعدە سناعەکەیان دایەنەوە سناعەکەش هەموو لایەک برندە لایەک نەبیە. پێت ناکرێت عن سیارە ڕاست لێرە بەنجەگۆڕی ڕاست گرم لەو تکان هێڕووە. چەند سیارەوە خۆی لە سیارەی دایەنە لێرە ناو سناعی. کابرا خۆی لەبیر کردە ئیستای پڕکا ڕاست ڕۆیشتە خۆی لە سیارەدایە. ڕۆژانە گلەیەکی زۆر هەیە لەلایەن خەڵکەوە لەو ڕێگاوبانان ئەگەر بێت پێستا بە خۆتان تەماشەکەن ئەو هەموو سیاران دەبینی کە هەموو سیارەی نوێیە خەڵک ڕۆژانە گلەیان هەیە لە تێکچوونی سیارە لە ئەو هەموو دەبلی سیارەی هەموو ئەوانە دەیگەشتی ڕۆژانە خەڵک گلەیان هەیە بەڕاستی. لەوەتی 2007 تقریبا 2008 حکوومەتی هەرێمی کوردستان وعدی بەمەدا گوتی ئەمە هیچی لە جێکی دوکاندار بووین بۆتیان گۆ هەرنە ناو سناعی ئەمە قیڕ و دابینەکەین ئاڵ و دابینەکەین کاربۆ دابینەکەین ئاش لەخوا بەزاد نەقد دابین کرایە ناو دابین کرایە خدمات ینی بەجێرە هیچ ئەو نەکرا ینی هیچ ئەو نەکرا بە خۆ تەسووکە تەماشێکە نەخیڕن لە هاتیە بەعام ئیشوکارکەم بۆ لەبەرەوەی خەرچی بیانی بەعام نایەتە ناو سناعی لەبەرەوەی ڕێگاوبانن نییە هیچ زادەیەکی نییە کۆرانەکان ناو سناعی هیچیان قیڕ و هیچیان سەب نییە. بەڕێوەبەری ناحیەی خەلیفانیش دەڵێت بەهۆی قەیرانی دارایی نەیانتوانیوە پرۆژەی قیرتاوکردنی ناوچەی پیشەسازی تەواو بکەن. لە ئایندەشدا هەوڵ بۆ قیرتاوکردنی ڕێگای ناوچەی پیشەسازی دەدەن. ئێستاش کۆمەڵە پرۆژەیەک لەو ناوچانە بەگشتی لە سنووری قەزای سوورانکە دەست پێکراوەوە وەکو پرۆژەی تەواوکاری بۆ پێیکە بەڵێندەران مخەوەر کراون و بەشێک لە بڕەپارەیەکیان بۆ دابین کراوە دەتوانین کارەکانیان بکەن بەڵام ئەوە لە حاڵەتی اختیاریدایە و قسەمان لەگەڵ بەڵێندەری ڕێگای ناوچەی پیشەسازی کردو کەوش دەست بە کارەکانی بدات و لە هەوڵداین و تەسەووری ئەوواکەین کە کارەکانیان دەست پێ بکەنەوە. کەمتەرخەمی حکوومەت و زۆر جار بەڵێندەران لە کارەکانیان وای کردووە پرۆژەکان دوای دەستپێکردنیان وەکو پێویست بەڕێوە نەسن و زۆر جاریش پرۆژەکان بە نیوەی جێدەهێڵرێن و ئەمە شوا دەکات پرۆژەکە خراپ ببێت و دوای دەستپێکردنەوەی جارێکی تر بودجەی زیاتری پێویست بێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی خەلیفان.